ئەم کاتتان باش. بەڵێ بەڕێزان، خۆشحاڵین ئەمڕۆژ لەگەڵتانین بۆ گواستنەوەی یاری نێوان هەردوو تیپی ئاسۆس و زانکۆ لە خولی پلە نایەبی ڕانیا. ئەمڕۆژ لە جەولەی دووەمی خولی پلە نایەبی ڕانیدا لەگەڵ هاوکارم بێستوونی ئیبراهیم لەگەڵتانین بۆ گواستنەوەی یاریەکە. سپاس بۆ ئێوە بەڕێز کە هەمیشە پشتگیر و پشتیوانن بۆ زیاتر هاندانمان بۆ زیاتر گواستنەوەی یاریەکان. سپاس بۆ ئێوە بەڕێزیش کە تا ئێستا لەگەڵمان بەردەوامن. دیارە خولی نایابی ڕانیا جەولی یەکەمی تەواو بووە، لە ئێستادا لە جەولی دووەمی یاریەکان داین. ئەم دوێنێ یاریەکە بۆ ئەمڕۆژ ئاسۆس و زانکۆ یاری دەکەن. دیارە هەرێکێک لە تیپەکان دەبێت 11 یاری بکات، بەرامبەر بە هەموو تیپەکان یاری بکاتەوە. بە پێی خاڵ دەتوانێت یەکەم و دووەمەکە دیاری بکرێت. ئەمەش بە فاڵێک دەدرێت لە بەرژەوەندی بەڕێزان، تا ئێستا ئەنجامی یاریەکە 0-0. هیچ کام لە تیپەکانی ئاسۆس و زانکۆ گۆڵیان نەکردووە. زانکۆ بە ئەدرێسی زەرد و ئاسۆسیش بە ئەدرێسی سەوزێکی کاڵە تەقریبن یاری دەکەن.
بەڕێزان جی ئاماژەبڕۆکردنا هەر پێویستە لە سەرەتای یاریشەوە تا کۆتایی شەمداری دووبارەی دەکەینەوە. سبەینێ لە خولی پلەنایە بیڕانیا یارێکی گرنگ هەیە بە نسبەت وەرزدۆستان و هاندەرانی ئەو تیپانە. ئەویش یاری نێوان هەردوو تیپی کەرکووک و دابانە. دیارە زانکۆ دەیەوێت لە جەولی دووەمدا سبەینێ هەردوو تیپی کەرکووک و دابان یاریان هەیە. یەکێکە لە یاریە پڕبینەرەکانی خولی نایابی ڕانیا. دیارە سبەینێ وا بڕیارە بە هاوکاری و بە سەپەرشتی کۆمنتاری وەرزشی عوسمان ئەحمەد کۆمنتارێکە جێبەجێ بکرێت. دیارە ئەوەی کە ئێمە دەیکەین تەنها وەک شتێکە بۆ ئەوەی گوێ با بڵێن بینەران بێزار نەبن، ئەگەرنا کاری کۆمنتاری هی هەموو کەسێک نییە ئیشی تێدا بکات. سبەینێ کۆمنتاری وەرزشی عوسمان ئەحمەد کۆمنتاری یاری نێوان هەردوو تیپی کەرکووک و دابان دەکات. بە خۆشحاڵیەوە دوێنێ و داوامان ئاڕاستە کرد و قبوڵیان کرد کە سبەینێ ئەو کۆمنتاریەکە بکات. دیارە وەک چاوەڕوان دەکرێت ژمارەیەکی زۆر لە هاندەر لە ناو یاریگەی ئازادەڕەش ئامادە بن بۆ بینینی یاری نێوان کەرکووک و دابان. وەک ئاماژەم پێکرد بە یاریکی بەهێزدادرێت لە چوارچێوەی خولەکەدا. لێدانێکی ڕاستەخۆ لە بەژەوەندی تیپی ئاسۆس.
هذه دقيقة ولا فاصلة؟ چەند کەس دەخەن أهم بني شحن بني شحن
بەڵێ بەڕێزان لە ئێستادا 23 خولێکی
یاریەکە تێپەڕیوە و تا ئێستا ئەنجام یاریەکە 0-0 هیچ کام لە ئاسۆس و زانکۆ گۆڵیان نەکردووە. سپاس بۆی بەڕێز کە لەگەڵمانن. بەڵێ بەڕێزان جێخۆیەکی ئاماژە بۆ بدەم هەر شوێنێکی بازرگانی یاخود هەر پەیمانگایەک یان قوتابخانەیەک خوازیارە ڕێکلامەکانی لە تەلەڤیزیۆنی ئیڕانیە بڵاو بکاتەوە دەتوانێت پەیوەندی بکات بە ژمارە تەلەفۆنی 0 116 34 78. دیارە نابژوان یاریەکە چەند خولەکێک یاری ڕادەگرێت لەبەر بەرزی پلەکانی گەرما. بەڵێ بەڕێزان تا ئێستا 29 دقا لە یاریەکە تێپەڕیوە لە گێمی یەکەم تا ئێستا ئەنجامەکە 0-0 لەگەڵ هاوکارم بێسونی برایم بەردەوامین لە گواستنەوەی یاری خولی نایاب ئیڕانیە.
بەڵێ بەڕێزان دیارە یارێکە خەیکە دەست پێ دەکاتەوە نامژوان فیکەی لێدا بۆ دەستپێکردنەوەی یارێکە پاش خولەشی گۆستاندن کەلێک لێدانین کەلێکی سەر بوو بۆ دەرەوەی یاریگا بەڵێ بەڕێزان ئەنجامی یاریەکە تا ئێستا 0-0 هەردوو تیپی ئاسۆس و زانکۆ
پێدانی کارتێکی زەرد بۆ یاریزانی ژمارە 6 تیپی زانکۆ. هەڵدانێکی جوان هەڵدانێکی جوانی ڕاستەوخۆ بوو ناو گۆڵ. دواتر کەلەیەکی یاریزانێک بوو زۆر بە جوانی، بەڵام لەلایەن گۆڵچیەوە زۆر بە باشی گەڕێنرایەوە. هەوڵەکانی تیپی زانکۆ بۆ تۆمارکردنی گۆڵی یەکەم بەردەوامە، بەڵام تا ئێستا سەرکەوتوو نەبوون لە تۆمارکردنی گۆڵی یەکەم. دیارە هەوڵێکی زۆر هەیە لایەنەوە، بەڵام بەرگریکارانی تیپی ئاسۆس ڕێگە نادەن. هێرشێکی پێچەوانە
ها تاسا چل خولێکی یاریەکە تێپەڕیوە بەو خولەکە ڕاگرتنەی کە نابژوان یاریەکەی ڕاگرت لە بەرزی پلەکانی گەرمە بۆ ئیستراحەت پێشێکی بێچەوانەیە پێشێکی زۆر مەترسیدار و بەڵام دیارەبەر عارزە کەوت دواتر گۆڵچی بە ئاسانی توانی بگیرێ ئەگەرنا لە گۆڵێکی 100% گەڕایەوە بەڵێ بەڕێزان بۆ زانیاری و ئاگاداربوونی گشتلایەکتان لە ئێستادا یانەی ڕانیا لە هەوڵی خۆ ئامادەکردندا کۆبنەوەکان دەست پێ کراوە سەرپەرشتیارێکی کاتی بۆ یانەکە دەستنیشان کراوە بۆ بەڕێوەبردننی ئیش و کارەکان لە ئێستادا بە شێوەی کاتی تا ئەو کاتی هەڵبژاردن ئەنجام دەدرێت مەری زێڕەنگر کاک عومەر دانراوە بە هەڵبژێراوە بە سەرۆکی یانەی ڕانیە بە شێوەی کاتی تا ئەو کاتەی کە هەڵبژاردننی یانەکە بە شێوەی ڕەسمی لەلایەن حکوومەتەوە دەکرێت ئەم دەستەیە کاری خۆ ئامادەکردنە بۆ خولی پلایەکی کوردستان کە یانەی ڕانیە تێیدا بەشدارە سپاس بێ بەڕێز کە هەمیشە لەگەڵمانن پاڵپشت و هاوکارمانن لەگەڵ هاوکارم بێشتۆنی ئیبراهیم لە خزمەتانین بۆ گواستنەوەی یاری نێوان ئاسۆس و زانکۆ دیارە خولینایە بیڕانیە خوڵێکی گرنگی تۆپی پێ لە شاری ڕانیە گۆڵێکی زۆر جوان لەلایەن ملا ورسمه ملا رسم رسم
ببورن بەڕێزان دیارە یاریزانی ژمارە 98 تیپی ئاسۆس توانی گۆڵی یەکەم بۆ تیپی ئاسۆس ئەنجام تۆمار بکات دیارە تیپی زانکۆش لە هەوڵیەوەدان ئەنجامەکە یەکسان بکەنەوە بەڵام و هێرشی پێچەوان دەست پێ کردەوە حاضر بن بله tamam بەڵێ بەڕێزان بەشێک لە یاریەکەمان بە کامێرای فۆتۆش تۆمار کردووە ئێوە دەتوانن ڕۆژانە سەردانی پەیجی تەلەڤیزیۆنی ئیرانیە بکەن لە سێرچی فەیسبوک بنووسن تەلەڤیزیۆنی ئیرانیە یاخود بە ئینگلیزی بنووسن ڕانیە تیڤی پەیجەکەتان دێتە بەرچاو دەتوانن لایکی بکەن و فۆڵۆی بکەن و بەردەوام ئاگاداری هەم خولی نایابی ڕانیە بن و هەمیش ئاگاداری کار و چالاکی و هەواڵ و زانیاریەکانی سنووری ئیدای ڕاپەڕین بن لەگەڵ هاوکارانم بێستون ئیبراهیم محەممەد مستەفا بە شێوەیەکی باشی ڕۆژنامەوانی دەتوانین کاری لەسەر بکەین لەسەر پەیجە و دەبێتە پەیجێکی زۆر متمانەدار لە سنووری ئیدای ڕاپەڕین کە لە خزمەتی ناوچەکە و هاوڵاتیانی سنوورەکەدا بێت بە شێوەیەک پۆستەکانمان لە خزمەتی گشتیدا بێت تەلەڤیزیۆنی ئیرانیا تەلەڤیزیۆنێکی سەربەخۆیە پەخشەکەی لە شای ئیرانیەیە و بۆ تەواوی کوردستان پەخشی دەگوازێتەوە دیارە ناوبەرژیوان کۆتایی گەیمی یەکەمی کۆتایی گەیمی یەکەمی لێدا دوا بە دوایی دەستپێکردنەوەی گەیمی دووەم دێنەوە خزمەتان سپاس بێ بەڕێز